کیمی و خرابی آور رکن چرا سر کنویل سر آستاد جهان و که قیرانه که مروویل سر آستاد جهان هم زیادتر گل دی دکتر بارنی اوستن سروکی کمپانیا اکوا استراتژی با که راسته خوام مش تکساس ور بگیریم بحثین دکتر بارنی گلک سپاس کوین گل مدانه امش امریکا و پرزگری که بحثین چنکیش بلی کیمی خرابی جیت بحث کردن مترسین آوه یان کیمی و خرابی یعنی کتنا وای ولاتی دا چه آستکی دانش چه عالیه کی ونه لولايات تكساس ولسرانسر أمريكا كشيء كم أيمان هي جار ردادات وهروا كشيء جوري أومان هي روي بروي دبينوا بهمان شوام كشانا سارة سردكين للرجي سارة كيكاني ترخان كني أول لان حكومة فيدرالي وحكومة ناوخوي ولايات كان هول ضدن دوخة كي تدا باشتر بكن بلى پلانی حکومتی ئەمریکا چییە بۆ ڕووبەڕووبوونەوەی کەمی ئاو؟ لە ڕووی تەرخانکردنی ئاو کە کێشەی کەم ئاوی چارەسەر دەکات لەلایەن ویلایەتەکانەوە چارەسەر دەکرێت هەر ویلایەتێک چالاکی تەرخانکردنی ئاوی هەیە بۆ نمونە لە تێکساس ویلایەتەکە دابەش کراوە بۆ چەند هەرێمێک یاخود چەند ناوچەیەک هەر ناوچەیەکیش وێستگەیەکی تایبەتی خۆی دروست کردووە چۆن مامەڵە بکات لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان گۆڕانی کەشە و هەوا کەم ئاوی و بابەتەکانی دیکەش بە هەمان شێوە ئەم پلانانە درێژخایانن بۆ ماوەی 50 ساڵ 5 ساڵ جارێک پێداچنەوەی پێدا دەکرێت لەلایەن ویلایەتی تێکساسەوە پارەدار دەکرێت لەبارەی زۆری ئاویش هەریەکە لە حکوومەتی فیدرالی ئەمریکا و حکوومەتی ناوخۆی ویلایەتەکان تێدا بەشدارن بە هەمان شێوە لە هەندێک بابەت بۆ نمونە شارەوانیەکانیش تێدا بەشدار دەبن لە ڕێگەی سیستەمێک کە چەند یاسایەک لە خۆ دەگرێت بۆ نمونە چاندنی ڕووەک چەندین چالاکی دیکەش هەرێکە لەو دامەزراوانە هەوڵ دەدەن زۆری ئاو باشتر بکەن تاوەکو ئاو تامی باشتر بێت تەندروستریش بێت دۆخەکەشی باشتر بێت ئەگەر ئەم 10 ساڵێت دو ماهێکی وەربگرین چل سەر ئاستا حکوومەتن خوجین ویلایەتان چژی سەر ئاستا حکوومەتە فەدراڵی کارین باش هاتینە ئەنجامدان یانجی پێتوی با باشتر کار سەر چارەسەرکردنەوە پرسیات باکردن هەمیشە کاری زیاتر هەیە دەبێت جێبەجێ بکرێت هەمیشە دەرفەت هەیە باشتر بکرێت بۆ نمونە لە ئەمریکا ئەو ویلایەتانی کە من کاری تێدا دەکەم جێگای سەرنجە کە جۆرا و جۆری لە کەش و هەوا هەیە بەراورد بە ڕابردوو دەبینین لافاو زیاترە بە هەمان کێشە وشکە ساڵیش هەیە وشکە ساڵێکە زۆر سەخترە بوون نمونە لە باری کارەکانی من کار لەسەر کەم ئاوی دەکەین کار لەسەرەوەی دەکەین ئاو زیاتر هەبێت بۆ ماوەیەکی درێژخایەن لە مەبەستی تەرخانکردنی ئاو ئەمەش چالاکێکی گرنگە هەمومان دەتوانین باشتر بین تێدا جیهانە بێت چی بکات بۆ ڕووبەڕووبوونەوەی کەمی ئاو ئەمە دۆخێکە هەمومان پێکەوە تێدا بەشدارین تاکە ڕێگەش بۆ چارەسەرکردنی کەم ئاوی و قەیرانی کەم ئاوی ئەوەی هەمومان بێکەوە کار بکەین ئەوانی کە ئاو بەکاردێنن ئەوانی کە ئاو تەرخان دەکەن لەگە تەرخانکەران لەگەر ئاژانسەکانی پارەدارکردن خاوەن پشکەکان ئەوانی کە هاوکاری دەگەێنن ئەوانی کە داتاکان شی دەکەنەوە هەموو ئەو لایەنانە دەبێت بێکەوە کار بکەن پلان بۆ داهاتوو دابڕێژن تاوەکو ئاو هەبێت ئەمە کارێکە دەبێت بە هەماهەنگی بکرێت هەوڵەکە بەم شێوەیە پێویستە چونکە ئەگەر لە حاڵەتی لە ناکاو کار دەکەی بۆ نمونە تووشی قەیرانێک دەبی ئەمە زۆرترین بازی تێدا دەبێت سەختترین دۆخە بۆ نمونە باشترین ڕێگەش ئەوەیە بێکەوە کار بکەین وان سالن داوی پرزگری کوالوزی چه وینه گل جرا بحثا شر جهانی سیجی تکرن لیت سالن در بازوی دا زیرتر بحثایی که تا تکرن رنگ شر جهانی سیل سر آوه به نوکجی اف آخفتنا راسته یانجی دیر دی بدیتن شر جهانی اگر هبه جبر کیمیا آوه یانجی دست خستنا آوه به
بڕۆم وایە ئێستا زۆرێک لە گرژی هەیە لە نێوان وڵاتان و ناوچەکان لەبارەی ئاو بۆ نمونە لە زۆرینەی وڵاتان کە ئەمباری ئاوی هاوبەشیان هەیە کێشەیان هەیە هەندێک جار ڕێککەوتنیان هەیە بۆ ئەو کێشەیە چارەسەر بکەن چۆن هاوبەشی باوەکەن بەڵام هەندێک جار ڕێک ناکەون ئەم ڕێککەوتنانە بۆ نمونە بوونیان نامێنێت بۆ نمونە لە نێوان عێراق و ئێران بوونیان نییە لەگەڵ سووریا و تورکیاش پەیوەندیەکی سەخت هەیە لەبارەی چۆنیەتی مامەڵەکردن و بەکارهێنانی ئاو لە ئەمریکا شەمان کێشەمان هەیە لە نێوان ئەمریکا و مەکسیک بۆ نمونە ڕێککەوتنی هاوبەش پێکردن بە ئاو هەیە هەمیشە جێبەجێ ناکرێت ئەمەش گرژی دروست دەکات لە هەندێک دۆخدا لەوانەیە کێشەی زۆر جددی لە نێوانەوە دوو وڵاتە دروست بکات نازانم ئەگەر جەنگمان بینی بێ ڕاستەخۆ پەیوەندی بە ئەوە بێ بەڵام هیچ گومانێکم نییە کە جەنگێک یان تونند و تیژیەکی تند دروست دەبن بەهۆی کەم ئاوی کێشەکە ئەوەیە زۆر جدیتر بووە بەهۆی گۆڕانی کەش و هەوا بەڵێ دکتۆر نازم تا چەند ئاگاداری دۆخی عراقن کە بەشێکی ناوچەکانی عراق بە بیابان بوون تیایدا ڕووی داوە ئەمە بەشە سەرەکیەکەی پێوەستە بە مامەڵەی وڵاتانی دراوسەی عراق لەگەڵ ئاو کە لێگرنەوە و بەشەکەی خۆی بۆ نانێرن یان دەتوانین بڵین بێپلانی حکومەتیش هۆکارە لەمە سەختە بڵین بۆ نمونە من سەردانی عێراقم کردووە زیاتر لە 10 جار کارم لەگەڵ ئاژانسی USAID و وەزارەتی دەرەوە و باڵێندەرە ناوخۆییەکان و حکوومەتی عێراق کارمان کردووە بۆی چارەسەرێک بدۆزینەوە دۆخی عێراق سەختە هیچ هەمانگێکی باشبوونی نییە ئێستا لە نێوان ئاژانسەکان کە کار دەکەن لە کاروباری ئاو چۆن پارێداری بکەن ئێستا هیچ وێزگەیەک نییە بۆ چارەسەرکردن و تەرخانکردنی ئاو ئاڵنگاری سەخت هەیە بەڵام ئاڵنگاری دیکەشان لە نێوان بۆ نمونە پەیوەندی نێوان ئەو وڵاتانەی دراوسێن چۆن هاوبەشی بە ئاو بکەن لە نێوان یەکدی دابەشی بکەن عێراق بەراورد بە وڵاتانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوی زیاترە بەراورد بەوان بەڵام لە ڕووی مێژوویەوە بە باشی و بەکارامەیی بەکار نەهێنراوە ئێستاش ئاو کەمتر بووە لە فورات و لە دیجلە هەروە عەمباری ئاویش ڕێژەکەی کەمتر بووە چۆن مامەڵە لەگەڵ سەرچاوەکان دەکرێت ئێستا زۆر گرنگە بۆیە پێویستە هەماهەنگیەکی زیاتر هەبێ لە هەوڵەکان چۆن سەرچاوەکان ئیداریان پێ بدرێت تاوەکو باشتر بەکاربهێنرێن و بە تایبەتی ئەو سەرچاوانە بۆ نمونە لە کەرتی کەشت و کاڵ ئەمە زۆر مهمە بێکەوە دەتوانن لەگەڵ ئەو وڵاتانە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕێکەوتنێک بکەن چۆن ئاو دابەش بکەن لە نێوان یەکدی لە ڕووی سیاسیەوە لەوانەیە کێشە دروست بکات بۆ نمونە دەبێت دانوستان بکەن ئەمەش شتێکە پێویستە ڕوو بدات هەر کاتێک بێت چونکە لە کۆتاییدا ڕێژەی ئاو لە دیجلە و فرات کەمتر دەبێت لەک سوپاس دکتۆر بارنێوسن سەرۆکیە کۆمپانیا ئەکوا استراتیژی بۆ ئایکە ڕاستەخۆش تەکساس گەلمەدەوە سپاس My pleasure. Have a nice day.